بینەرانی خۆشەویستی کورسات نیوز سڵاوتان لێبێ لەگەڵ هاوکارانم پانۆڕامای ئەم شەوتان پێشکەشەکەین. ئەلبەتە کارەساتی سروشتی لە هەموو جیهان و لە هەموو شار و ناوچەیەک ڕوو ئەدات، بەڵام ڕێگریکردن و ئامادەکاریکردن بۆ ڕوبەڕووبوونەوەی هەر کارەساتێکی سروشتی هەیە، بە تایبەتیش پرسی لافاو و ئاگرکەوتنەوە. لە دوێنێدا بەهۆی شەپۆلێکی بارانبارین کە هەرێمی کوردستانی گرتوتەوە لە شاری هەولێر لە کۆمەڵێک گەڕەک و ناوچەی هەولێر لافاوێکی گەورە دروست بوو. بەهۆی ئەو لافاوە خەڵکێکی زۆر لە شاری زێڕین کە کەوێتە ناو شارەوانی هەولێر و لە گوندی کۆری کە بەوە بەناوبانگە ئاو چۆتە ماڵانەوە و خەڵکێکی زۆر ئاستمان مناوەند و هەژار لە ڕووی داراییەوە زیانمەندی گەورە بوون. چۆن دەبێت ڕێگری بکرێت یاخود پێش ڕوودانی هەر کارەساتێک لە هەولێر لە سلێمانی هەڵەبجە کەرکووک دهۆک بتواندرێت ڕێگری بکرێت، ئامادەکاری بکرێت و بتواندرێت کار بەوە بکرێت کە ئەم ڕوودا و کارەساتە سروشتیانە کاریگەری گەورەیان لەسەر ژیانی هاوڵاتیان نەبێت. پانۆڕامای ئەم شەو بە میوانداری بەڕێز دلێر حوسێن ئەندامی ئەنجومەنی پارێزگای هەولێر کە لە هەولێرەوە لەگەڵمانە و بڕیار بوو بەڕێز نەقیب ڕێکان جەمال و تەبێژی بەرگری شارستانی سلێمانی لەگەڵمان بێ بەهۆی کارێکی تایبەتی خۆیەوە نەیتوانی لە دوا ساتەکان و ژمارەیەک لە زیانمەندانی شاری زێڕینیش بەشداری بەرنامەکەن و قسەمان بۆکەن. کاک لێر سڵاو لێبێ ئەم کاتت باش. وەکو بە دوواداچوونی ئێوە ئەمە حاڵەتێک بوو کۆی لە وڵاتان ڕووە داوێ ڕای هەموو ڕێکارەکان بەڵام ڕووی داوە یاخود کەم تەرخەمی تیابیندرێ. بەڵێ سڵاو لە تۆ لە بینەرانی کورسات. دیارە ڕوودانی لافاو یان هەر کارەساتێکی تر کە ڕوودەدات بە کارەساتی سروشتی ناوزەند دەکرێت تا ڕادەیەک ئاساییە ئەگەر لە وڵاتێک ئامادەکاری تەواوی بۆ کرابێت، بەڵام بەداخەوە لە هەرێمی کوردستان ساڵانە ئەو جۆرە لافاوانە چاوەڕوان کرابوونە بە تایبەتی لە سنووری پارێزگای هەولێر دەبێت لە مانگەکانی هاوین بە تەواوەتی ئیستعدادی ئامادەکاری بۆ ئەم بابەتە بکرێت، چونکە ئەمە پرسێک نییە ساڵێک ڕوویدابێتەوە بەردەوام هەبوو. هەموو ساڵێک ئێمە لە سەرەتای مەوسمی بارانبارین لە سنووری پارێزگای هەولێر دووچاری لافا و کارەساتی سروشتی بووینەوە، بەڵام بەداخەوە ئەوەی ئەم ساڵ ڕوویدا جیاواز بوو لە ساڵانی ڕابردوو لە ناوچەیەک ڕوویداوەکە ئەو ناوچەیە پرۆژەی وەبەرهێنانە یاخود یەکەی نیشتە جێبوونە لەلایەن چەند وەبەرهێنێکەوە دروست کراوە لەو منتیقانە، بەڵام بەپێی بە دوواداچوونەکانی ئێمە کەم تەرخەمی لە پرۆژەکە هەبووە. بۆ نمونە ڕێڕەوی ئاو کە هەبووە ئەو ڕێڕەوەی ئاوا پڕ کراوەتەوە. یەخۆی ئێمە لە کۆنەوە ئەگەر تەماشای جوگرافیای هەولێر بکەین کۆمەڵی شوێن هەیە ڕێڕەوی ئاویە. ئەم ڕێڕەوانە پێویستە ساڵانە پاک بکرێنەوە، نەک بگیرێن و یان پڕ بکرێنەوە زەوی سوودی لێ بکرێت، چونکە دوجار هیچ مەخرەجەیەک نامینێ بۆ ئەوەی ئاوی لێ دەرچێت. ئەوەی لە هەولێر ڕوویدا هۆکارە ئەساسیەکەی ئەمە بووەکە ئەو زەویانەی کە ڕێڕەوی ئاویە یاخود ئەو شوێنانەی کەندەڵان بووینە پڕ کراونەوە و ئەو وەبەرهێنیە و شاری دروست کردووە ویستویەتی پرۆژەی تر لەسەر ئەمە دروست کاتویدی کە شوێنێک نەمێنێ ئەوای بارانی پێدا تێدەپەڕێت حتمما کارەساتی وای لێ دروست دەبێت و ئەم کارەساتەش بە دەرەجەیەک حکوومەتی هەرێمی کوردستانی لێ بەرپرسیارە و ئینجا وەزارەتی شارەوانی و وەبەرهێنان چونکە لەو وڵاتە لە ماوەی ڕابردوو ئەو پرۆژانەی وەبەرهێنان کە دراون لەسەر ئەساسی مەحسوبیەتی حیزبی دراونە کەسانی باڵادەستی حیزبی ئەم پرۆژانە لە سەروی هەموو دامەزراوەکانی حکومەت بووینە. حکومەت نەیتوانیوە وەکو پێویست چاودێر بێت بەسەر ئەم پرۆژانە ئەگەر دروست کراون بە میزاجی شخصی و بەبێ ڕقابەی حکومەت دروست کراون، بۆیە حتمما ئەگەر ڕقابەیەکی ئەوتۆنە بێت بە کوالیەتێکی نزم ئەم جۆرە پرۆژانە دروست دەکرێن. کاک لێر ینی بەپێی بە دوواداچوونەکانیەوە تا چەند مەسەلەن زێرابی سندوقی ئەکرێ مەسەلەن لەو سیتیانە لە گەڕەکە گەورەکان مەسەلەن تا چەند زێرابی سندوقیە بیان ئاستێکی ستانداردی هەبوو کە حسابی ئەو ئاوە بکات یا ئەو ئاوەڕێ بکە کە بگرێتە خۆی و ینی زیان بۆ ماڵانە نەگەێنێ. بەڵێ دەزانی لە هەموو دنیا وایە تۆ ئەگەر شارێک دروستکەی گەڕەکێک دروستکەی تەنانەت چەند کۆڵانێک دروستکەی دەبێت و بە هەندەسی دایبڕێژی وە حیسابی ئاوەڕۆشی بکەی، یعنی ئەم ئاوەڕۆی ئەو ئاوەڕۆی دەچێتە چێ. بەڵام بەداخەوە ئەو پرۆژانەی لە هەولێر دروست کراون
هیچی بە پرەنسیپی زانستی دروست نەکراون، یعنی ئەو حساباتانێ بۆ نەکراوە، نەک ئەو پرۆژه ئێستا باسی دەکەینەوە حسابی بۆ نەکراوە، بەڵکو ئەو ڕێڕەوە سروشتی ئاوەی کە هەش بووە ئەوەشیان پڕ کردوتەوە لە چاوچنۆچیان ویستویانە بیکەنە زەوی و سوودی لێوەربگرن. ئەمە کارە ساتە گەورەکەی خوڵقاندووە. بۆیە پێویستە لە ساتی دانی مۆڵەت بە هەر پرۆژەیەک کۆمەڵی مەرج لەلایەن شارەوانیەوە بسەپێندرێت بەسەر ئەم پرۆژانە، مەرجی ئاوەڕۆیە، مەرجی دابینکردنی ئاوی خواردنەوەیە، یعنی ئەمە لە هاوینیش کێشەی ئاوی ئاومان بینی لەو گەڕەکان، ینی کۆمەڵی بیر بە نازانستی لەو گەڕەکانە لێدراوە، لەو شارانە لێدراوە، کاریگەری لەسەر ئاوی ژێرزەوی دروست کردووە، کەواتە تەنها و تەنها ئامانج لەو پرۆژانە سوودمەندکردنی چەند کەسێک بووە و لەسەر پشتی هاوڵاتیانی تر، ینی هەم لەسەر بۆ نمونە کاریگەری لێدانی بیری نازانستی کاریگەری لێکەوتی لەسەر ئاوی هەولێر هەبووە، ئەوە لافاواتیە کاریگەری ئەو ئاوە زیانی بە هاوڵاتی سفیل گەیاندووە. کەواتە پێویستە حکوومەتی هەرێمی کوردستان چاودێر بێت بەسەر ئەم پرۆژانە، نەک ئەو کەسایەتیانێک کە پرۆژەکان وەردەگرن گەورەتر بن لە حکوومەتی هەرێمی کوردستان و لە یەکە ئیداریەکان. کاک لێر باز لەوە دەکرێت کەسێک کە خاوەنی پرۆژەکەی دەستگیر کراوە، ینی نەک لە هەر لە هەولێر یان لەم پرۆژەیە یان لەم ستیا، بەڵکو لە سلێمانی، لە دهۆک، لە هەڵەبجە، لە کەرکووک، لە هەر شوێنێکی هەرێمی کوردستان بێت کە مەسەلەن ئامادەکاری تەواو بکرێم چەند گرنگە پێش ئەوەی ڕووداوەکە کارەساتەکە ڕوودا ڕێگری لێ بکرێ، نەک دوایی باز لەوە بکرێ و هەر کەسەوە بە زۆرێک مزایدە بەسەر کۆمەڵی خەڵکی هەژارە بکە و قەرەبووکردنەوە. چی قەرەبوو ئەکرێتەوە، چۆن قەرەبوو ئەکرێنەوە؟ بەڵێ کاکزانە من پێشتریش باسم کرد، هەندێک ڕووداو هەیە چاوەڕوان کراوە. ئێمە ساڵانە باوەڕکە یعنی لە مانجی 4 و 5ەوە داوا دەکەین حسابی کەم ئاوی بکرێت، حسابی کارەبا بکرێت، چکە لە ئاوین ڕەنگە بەرنامە پلان دابدرێت، ڕەنگە دووچاری کەمی ئاو و کارەبا بینەوە، بەڵام بەداخەوە هەتا حەدەسەکە ڕوونەدات ئەو کات دەینە سەرێ چۆن چارەسەری بکەین. ئەمەش بە هەمان شێوەیە تۆ بە درێژایی هاوین کۆمەڵی مەزراتێ لەوانەیە گیرا بێت، ئەوە پێویستی بە پاکردنەوە هەیە، پێویستی بە لە مانجی هەشتەوە تۆ دەبێت پلانی خۆتەبی لە کۆتایی مانجی هەشت، چونکە تۆ مەوسمی بارین دیاریکراوە تا ڕادەیەکی زۆر، ئللا ئەگەر وشکە ساڵی بێت باران زۆر تاخیر بێ، ئەم ساڵی تۆزێک تاخیرە، بەڵام مەوسومەکەی دیاریکراوە لە کۆتایی مانجینۆ چاوەڕوان کراوە باران ببارێت لە هەرێمی کوردستانی کۆ تۆ ئامادەکاری بۆ نەکەی حتمما دەبێت چاوەڕوانی کارەساتی وا بکەی و دەبێت خەڵکیش قسەت لەسەر دەکات، چونکە ئەمانە هەمووی بێبەرنامەوەی بێپلانی حکوومەتی هەرێمی کوردستان دەردەخەن و لە پرۆژەکانیش دەبێت ڕەچاوی کۆمەڵی پرەنسیپ و لاینی ئەندازیاری پرۆژەکان بکرێت، ناکرێت چاپۆشی لە هیچ کەم و کوڕیەکی پرۆژەکان بکرێت، چونکە ئەم پرۆژانە دوجار دەچێتە بەرژەوەندی خەڵک، ئەگەر بچێتە بەرژەوەندی خەڵک دەبێت بە شێوەیەکی ڕێکوپێک و کوالیتی دروست بکرێن، نەجینات چی تێدا زەرمەندی بەتمان ئەو هاوڵاتیانە تێدا زەرمەند دەبن کە بینیمان ئەوڕۆ بەداخەوە کۆمەڵی خەڵک تێدا زەرمەند بووە کە هەر چەندی قەرەبوو بکرێنەوە هێشتا ناگاتەوەی کە ئەو ماڵیان تێچووە، کە دڵنیاشم ناداتپەروەری لە قەرەبوو دەبێتەوە، چونکە ئێمە لە ڕابردوو سابقەمانەیە ئەگەر بیرتان بێ 2 ساڵ بەر لە ئێستا گەورەترین کارەسات بەسەر ناوچەکانی برادۆست و باڵەکایەتی هات، بەڵام بەداخەوە تا ئێستا بە یەک فلسش قەرەبوو نەکرانەوە، بەڵام لە هەمان کاتدا پارساڵ ڕووداوێک بەسەر شاری دهۆک هات کە ئێمە لەگەڵەوەی نەت چۆن دهۆک قەرەبوو دەکرێتەوە ئەوهاش باڵەکایەتی قەرەبوو بکرابایەوە، کە ڕووداوێک بەسەر دهۆک هات یعنی منافەسە بوو لە بینی سەرۆکی هەرێم و سەرۆکی حکومەت وەکو شاباش پاریان هەر دەڕێشت، بەڵام لە هەمان کاتدا وەکو ئەوی وایە باڵەکایەتی خەڵکی ئەو وڵاتە نەبن، خەڵکی کوردستان نەبن، تۆ دەی جیاوازی دەکەیت لە دهۆ قەرەبوو دەکەیتەوە، بەڵام باڵەکایەتی کە لانچی شۆڕەشە زۆر جار بۆ مزایەدا ئەم سەرکردانە ئەمەمان پێدەفرۆشنەوە کە باڵەکایەتی لانکەی شۆڕش بۆ برادۆست لانکەی شۆڕش بۆ، بەڵام لە ڕووی قەرەبووە هیچ حساباتێکیان بۆ نەکراوە. ئێمە ترسمان هەبووە ئەوەی هەولێریش بە هەمان سیناریۆی باڵەکایەتی دووبارە بێتەوە، بۆیە من هەر لە شەو بەجددی داوام کردووە چۆن هەر لە ساتی ڕووداوەکەوە چۆن لە دهۆک قەرەبووی هاوڵاتیان کراوە دەبێ بە هەمان میکانیزمیش قەرەبووی هاوڵاتیانی هەولێر بکرێتەوە، چونکە هاوڵاتی هەولێر هیچ جیاوازی نیە لەگەر هاوڵاتی دهۆک، بگرە هاوڵاتیەکی سلێمانی شار باژێر گەرمیان هەمووی دەبی بە یەک چاو تەماشا بکرێت. ئێمە لە ڕابردوو بینیومانە لە ڕاپەڕینیش لافاو هاتووە کۆمەڵی گونجیانی پێگەیشتووە لە پشدەر و لەو منتیخانە، بەڵام بەداخەوە ئەوانیش قەرەبوو نەکراونەتەوە، بۆیە ناکرێ ئەگەر حکومەتێک خۆی بە خاوەنی هەموو تاکێک بزانێ دەبێت لە زاخۆ تا خانەقین بە یەک چاو مامەڵە لەگەڵ هاوڵاتیان کات لە ڕووداوی کارە سروشتیەکان لە هەموو ڕووداوێک کە
پێداویستی هاوڵاتی پێویست بێ دەبێت بۆیان دابین کاتون نابێت جیاوازی بکات. باشە کاک لێر حەق نییە ئەو کەسێک کە دەستگیر کراوە مەسەلەن کە ڕێگری کردووە مەسەلەن کەم تەرخەمی کردووە لە پرۆژەکە ئیجبار بکرێت کە سەر مەسەلە ماڵی ئەو خەڵکە قەرە بۆ کاتەوە ینی ئەبڕۆ گریانی منداڵمانە بینی خەڵکی تر نیگەرانیان دەرەبڕی وەستا ژمارەیەکی تریشیان کەمێکتر قسە بۆ ئێماکەن مەسەلەن کەس یەکێک لەو منداڵانە کە بینیم زۆر ئەنی بۆ خەڵکیش زۆر جێگەی داخ بوو کە باس لەوە کرد باوکی 50 ساڵە کارەکە تاکو توانێتی ئەم ماڵە بنیادنێ ئەم ماڵەش لە 2 ساعتە ئاوهای لێهات مەسەلەن لەسەر کەم تەرخەمی بەڵێندەرێک یان لەسەر کەم تەرخەمی کەسێکی ئێوێ زیاتر خێراتر پارە بەدەست بێنێ ینی ململانەی خێراتر بەدەستبوونی و بەرزبوونەوە ڕقم حسابی نێوان هەندێک بازرگان بێ کە فەقیر تایدا مەسەلەن ئەمە حەق نییە لەسەری بۆ سێندرە نەک تەنها لە 2 ڕۆژە مێدیا یان ئەنجومەنی پارێزگایان حکوومەتکاری لەسەر بکە دوای بیرچێتەوە. دەزانی هەموو ویژدانێکی زیندوو ناخی دەبی بەهەژێت بەو دیمەنانێک کە ئەم دوێنێ ئێوارە بینیمان کە مناڵێک دەڵێت 50 ساڵی خزمەتی باوکم ئەوە ڕۆیشت ینی گەنجێک کە دەڵێت بەنیاز بووم ژن بێنم ئەو ژوورم بۆ خۆم داناوە ئەم ژنم ڕۆیشت ینی ئەو ژوورم ڕۆیشت ئەمانە هەمووی دیمەنی ناخەژێنن کە دەبینین دایکێک لە ناو قڕدانیشتووە دەڵێت جلی خەڵکم لەبەرە ئەمانە هەموو مرۆڤێک کە هەست و ویژدانی هەبێت ئەبێ ویژدانی بجوولێت و ینی ئەوانەی کە هۆکاری سەرەکی ئەم کارە ساتن یاخود بازرگان بووینە یان بزنسمان بووینە پرۆژیان هەبووە پرۆژەکانیان بە شێوازی خراپ جێبەجێ کردووە کەم و کوریان هەبوو لە لاوەکان نەک حەقی قەرەبوویکردنەوەی ئەو هاوڵاتیانە ئەبێ قانون سەروەر یاسا سەروەر بێت و ئەبێ لە سێدارە بدرێن بەڕاستی یعنی هەر کەسێک ئەمە خیانەت لە چینەک نییە ئەمە خیانەتە لە کۆی کۆمەلگا کاکزانە ئەماگەر تەنها لە پرۆژەکان خیانەت ناکرێت کاکە تۆ لە وڵاتە تەمشاکە دەرمان دێکی هەند دەرمان ئەکسپایرە داخلی ئەم وڵاتە دەبێت کەس ئیزراعاتی نییە لە ڕووی مەوادی بازرگانیەوە هەرچی هەم مەوادی ئەکسپایر و خراپە کوالیتی نزمە لە وڵاتە داخل دەبێت لە ڕووی ئۆتۆمبیلە لە هەموو ڕوویەکەوە هیچ زراعتێک نییە یعنی ناکرێت کەسێک نەبێ خۆی بەخاوەنی ئەم وڵاتە بزانێت تەنها هاوڵاتی لە بەرژەوەندی بدرێت بۆیە من نەک لەگەرەوە نیمە یعنی هەر پرۆژەی تریشێ هەرە پرۆژانە ناکەم کوڕیەکانیان بە دیار کەوت کۆمەڵی ئەو پرۆژانە لاولێر هەیە حەقوای حکومەتی لۆکاڵی و حکومەتی هەرێمی کوردستان بە جددی بە دوواداچوونەوە بۆ پرۆژانە بکات و لە کوالێتیان بپێچێتەوە لە هەر شوەیەک کەم و کوڕی هەبێت و سەرپێچی هەبێت خاوەنی پرۆژەکان دیارن بیان هێنێتە سەر شاشەی تەلەڤیزیۆن وەک تاوانباری ئەساسی مامەڵەیان لەگەر کات کە ئەمانە هاتوونە تیرۆری هاوڵاتیان کردووە لە ناوچەکەی خۆیان تیرۆری اقتصادی و ژێرخانی ئابووری ئەو وڵاتیان کردووە دەبێت بەم شێوازە مامەڵەیان لەگەر بکرێت نەک لە بەرچاوی میدیا برێن کۆمەڵی کەس گیراون ڕەنگە ئەمانە کەسی سێم و چوارەم بن هەر ئاستان پەیوەندی ڕاستە و خۆشیان بە بابەتەکەەوە نەبێت و بازرگانە ئاساسەکە ڕەنگە هەر کەسێکی نزیکی خۆیان بێت بۆیە ئەو کات کۆمەلگا و هاوڵاتی متمانەی تەواوی بۆ دەجێڕێتەوە کە چەندین بازرگانی گەورە هەنەوایان بە خەڵک کردووە بهێنرێنە سەر تەلەڤیزیۆن و بە ئاشکرا تاوانەکەیان بۆ ڕای گشتی ئاشکرا بکرێتەوە بێ ببنە پندێک بۆ ئایندە بۆ ئەوەی کەس جورئەت نەکات خیانەت لە هاوڵاتی خۆی بکات لە هەموو مەجالێکدا. بەڵێ کاک دێر ژمارەیەک لەو زیان لێکەوتوانەی هەولێر قسەیان بۆ کورسات نیوز کردو بێکەوە بینەر و بیسەری دەبین و دەگەڕێم وڵات. بە قورآنەوە تقریبا 8 ساڵە لێرەین ئەبد ناوەڵە ئێستا ئەو سەبەبەی کە قەومایە مدیر شەریکە سەبەبە بەڵێ ڕاستە بارانەکە لە لای ڕەب العالەمین واتێ بەڵام سەبەبی ڕئیسەکەی مدیر شەریکەی و مدیر بەلەدیەیە و حکومەتیش دەستی تێدایە تەبان لە وەزعی کاکە 400-500 خانی تەجاوزی دروست کرد بەبێ ئەوەی نە وەزیر نە پارێزگار بانجی بکە باشە لە کۆڵینەوەی لەگەر بکرێ هەندێک سەد هەبوو لەو لێرانە سەدەکانیان هەموو داخست تا ئەو کارە ساتە لەسەر فەقیری قەوما باشە کە ئەو کارە ساتەش قەوما مدیر شەریکە لە دوونەوە نەهاتە ناو خەڵکی ئێستا عەلە ئەساس گیرایە لەکوێ گیرایە ئایا لە شیراتۆنە لە ڕۆتانایە وایە کە ڕاست دەکەم بابینە ناو خەڵکی بڵێ کاکەوە هێنایتمان گرتیتمان وایە ئەمن دوونێکە من کچەکەی خۆم لە ناو قوڕاوێ دیتیتەوە باشە ئەجە هەزارە هەیە وەکو خەڵکی وەرن تەمەشا سەیری مەخانیەکەم بکەن ماڵەکەم تەمەشاکەن باشە
ئەگەر لۆ دوڕۆژ کارەبای نەدەین کارەبا لەسەر قەتع دەکا بە ناوی خەدەمات باشە ئاو لێ قەتع دەکا بە ناوی خەدەمات باشە ئەوەش حاڵەکەی زێڕینەکەەوە بە چای خۆتان دەبینن کاتیان کردووە بە دوو شۆفەر بە دوو لۆری هاتە خۆڵ و قوڕی لۆ خەڵکەی لابە ئەگەوان ڕاست دەکەم با بێ لە سێدارەی دەن کابرای ئەوی گۆڕ بە گۆڕ ڕۆی لەسەر شەکر خەڵکی ئەعدام دەکرد هەر تاجرێک هەر بەربەرچێک هەر هاوڵاتێک غەڵەتی کردبە جەزای دەدا ئێدۆرەکە ئەعدامی کە ڕەمیکەن وایە قوربان تادەم بەخێ بێن سەر هەردوو چاو ئەمەش دۆ گەڕەکەینە بەرەوە مای براکەم لە هاوارەکەی هاتی نوێن وەڵای زەرە و زیانی یەک دەرزیان نەمایە هەر ئەوەی دەرزیبی لەو ماری نەمایە بەڕاستی هەر هەمیوان لەگە لافای ڕۆیشتیان هەتا سەختی ئەو هاتیە ینی ئەشیان هیچ نەمایە فەقیری ماڵ مدارەکەی ئەوە پێڕاگەیشتنی ماڵ مدارەکەی فەقیری قوتارکەن سەبانی هەتا بڕێوەزەکە ئارامویتەوە بە قورئان داواکاریمان عنی لە حکوومەت هەرمی کوردستان ینی بەڕاستی بەزووترین کات چاوەش بۆ فەقراتی بخشێنەوە ئەو خەرکە هەموو ساحب مندار ینی بەو زستانەش خەرکە هەموو لەسەر سەری خەرکەکانە یان دانەوێ بڕێک زوو ئیشەکانیانەوە جێبەجێ بکەن سوپاسمان دەکەین. يعني احنا بهولير صار لنا هاي السنه السادسه طبعا بشاري زيرين والاضرار هاي شوفت عينكم ما طلع من البيت كل شيء احنا الحمد لله العائله طلع السلامات وهاي الاضرار الماديه الله كريم. لكم ايجار؟ لا ايجار والله ايجار من الانبار قائم. شنو الاضرار؟ ايش كيف يعني؟ والله الاضرار ما طلع من البيت شيء هذا تقريبا متر ونص ما يصعد بالبيت ما هاي شوفت عينك هاي كلها منتهيه يعني ما الفراش بڵێ ئەمە وڵاتێکی عەرەبە ئەڵێ من ماوەی ساڵێک زیاترە لە لێر نیشتەجێم و لێرە لەو گوندەم و منیش زەرمەند بووم و هەروەها زیانی زۆر بەرماڵەکەم کەوتووە ئەڵە سوپاس بۆ خوا کە زیانی گیانیم نەبووە بەڵام زیانی مادیمان زۆرە داواکەین کە قەرەبۆ بکرێنەوە یارمەتیمان درێ. الفيضان وقت الفيضان والله بس العوائل احنا اصلا يعني عامل اشتغل خبروني قالوا هجم علينا المي فجاه قلت لهم صعدوا بالسطح على ما صعدوا على السطح كل شيء انتهى الحمد لله انه العائله سلامات. خەڵکێکی زۆر زەرمەند بووە بەڵێ خۆتان دەبینین وەزعەکەی دەبین لە شاری زیێڕین ئەو شتە ڕوویدایە تەنە بۆم دەزانم لەبەر ئەو شەریکەیە ئەو شەریکە لێرە شەریکەی دروست کردیە هەستا چ دەکە لێرە بە خۆی جێگوها بە پێشتر ئاو کە دەهات لە سەری لەمە لە ئەومەر و لە هەموو شوێنێک ئاو کە دەهات لێرە بۆ کوبرێت جۆگەکی هەبوو ئەوەکە دەڕۆیشت لێرە ئەو شەریکەیە چی کرد هەستا لێرە شەریکەی دروست کرد ئەو چەگر و مەگر و خۆران هەموو لە چێن دەڕۆی کرد لەنا ئەو قۆرتانە هەموو گیرە هەستا ئاوەکە چی کرد ئاوەکە لێرە هاتووی نەدەکرد بۆ خۆی ڕێ هەبوو پێشتر ئاو دەڕۆیشت ئێستا چ بووە ئاوەکە بێرەدا دێت بێرە دەسۆڕێتەوە هاتەرە ئەو شارێ بۆ خۆشان دەبینن بەو خدایە زۆر زار داواکاری مەکردێ خوا دەزانانی ئێستا ئەم مەزرای ماڵی خۆ ئەو مەزرای پێش دەکەی دەگیری ڕزمەکە شێریکە دەرێم کاکە مەزرام گیرایە وەرە عیلازەکەم لێ بکەن دەرێن کاکە وەرە 10,000 دەینی عیلاز لۆ دەکەین 10,000 نینی نادەین تێدەگەی هەموو شتێک ئێستا شێرکە برێ سەلام عەلەیکوم وەسلە کرد لۆ دەبڕێ دەرێ پارەی بدا خواوەچیل ئەم ڕێزم لۆنگو هەیە ڕێزم لۆ قەناتان هەیە بەخێراتان دەکەم زۆر سوپاس دەستان خۆشوی ئەزیانتان چێشە ئەمن دامنایە ئەو جار یەک نەفر بێتە پێش دەرکێم بری ئەم پارەم دێ 1,000 خوا دەزانی یەک گولێ لە سەربانی لێدەم چونکە وەیان لێکردیە بێتامیان کردیە گەلک هەر بچی برێ سەلام عەلەیکوم دەرێ 10,000 سەلام عەلەیکوم ئەو خۆت وەزعەکەش دەبین لە خۆتەوە تەسویر دەکەن شارەکان بێ لەخوای بەزیار بێ ئەمن شتەکە هیچ نییە ماڵ هیچم پێوە نییە ماڵ مندانم بە قورئان سیارەمە 150 بەجێ هێشتیە بە پێیان هاتیتم وارێ دەستخۆشی لەو جیرانانە دەکەم منداڵی من لەسەر دیواری ئاودی کردیە تێدەگەی ئەرێوڵە خۆش بیاخوا وەڵە لەخوای بەزیار بێ الحەمدلەوە شکر دەزانێت چیە مازال منداڵەکە هیچ عیبیان نییە ماڵی دینە هیچ نییە تێدەگەی کاکە دەستان خۆش دووبارە زۆر سپاس بە قورئانەوە تقریبا 8 ساڵە لێرە بەڵێ کاک لێریانی ئەوە دڵپڕی و تووڕێی و هەمووی تێکەڵ بووە ئەم زەرمەندی تۆ بەو سەرەتای پاییز و ساردی پاییزە بەو سەرمایە مەسەلەن وردە وردە جە و گۆڕاوە ماڵێکت ژێر قوڕ و لیتە بکەوێت زۆر قورسە مەسەلە لەسەر بە ئاشکراش بزانین لەسەر کەم تەرخەمیە ئەمە ڕەنگە لە گەڕەکێکی سلێمانیش خوا نەکردە دووبارە بێتەوە لە دۆچیش دووبارە بێتەوە کۆی باست کرد لە باڵەکایەتیش چی بکرێت بۆ ئەوی بەڕاستی ئەمانە ئەم کارە ساتانە پێشەوەی باسیەوە بکەین کۆمنتت لەسەر قسەی و هاوڵاتیانە چییە؟
بڵێ بەداخەوە لە دوایین کۆمنتیە و برادرە دەست پێ دەکەم ئێمە لە سنووری پارێزگای هەولێر کۆمەڵی شارمان هەیە ئەو شارانە مانگانە بە ناوی سکریتی و بە ناوی خزمەتگوزاری و نازانم چی و چی کۆمەڵی پارەی زۆر لە خەڵک وەردەگرن یعنی وەکو ئەو هاوڵاتیانە بەشێکیان وەک کرێچیە و خاوەن پرۆژانن یعنی مامەڵەیان لەگەر دەکرێت $50 بە ناوی خزمەتگوزاری $50 بە ناوی سیوریتی و نازانم بە ناوی چی و چی و هەندێک شوێنمان هەیە مانگانە 200 بۆ 300 هەتا 200 بۆ $300 دەڕوە بەداخەوە یعنی وەبەرهێن ئەگەر بەس ئەو پارەی دەستکەویت بەسی بۆ ئەگەر پرۆژەکەی هەموو بەلاش تەوزیع بکربایە چکە زانی مانگانە پارەیەکی خیاڵی دەکەوێتە دەست هیچ جراتێک نییە پارساڵ قرارێک دەرچوو پارێزگاری هەولێر خوالی خۆشببی دکتۆر فرسە سۆفی لەگەڵ دەستەوە بەرهێنان قرارێکیان دەرکرد لەسەر ئەو مەسەلانە مەسەلەن ڕێخستنی وەرگرتنی پارەکانی بە ناوی سکریتی و خزمەتگوزاری ئەم ناوانە بەداخەوە تا ئێستا نەچۆتە بواری جێبەجێکردن ئەوەش ئەوەمان بۆ دەردەخات کە ئەوانەی لە پشتم پرۆژانەنە یا خاوەنی ئەم پرۆژانەنە زۆر دەسەڵاتیان زیاترە لە حکومت چکە ناکرێت تۆ حکومت قرارێک دەربکات وەبەرهێنێک ئەوەندە قووەتەی هەبێت و جێبەجێ نەکات یعنی ئەو کۆمنتی و هاوڵاتیانە کە دەبینین ناخیان پڕە ساڵانە مانگانە بە ناوی جۆرا و جۆر پارەیان لێ وەرگیراوە تۆ تەمشان بدەم پرۆژێ بکە ئەمە ئەم کارە ساتەی بەسەرداهاتوە زانی چێ لەو پرۆژانە دەژی خەڵکەکی مامناوان 2000 بۆ نمونە گوندی کۆدیەکان خەڵکە هەر هەژارەکەی لە هەولێر ئەو پرۆژەیە دراوەتەوەن خەڵکی زێڕنیش بە هەمان شێوە لەبەرەوەی نرخی خانوەکانی یعنی بەرز نییە بەو شێوازی وەکو ستیەکی تری ناو شاری هەولێر خەڵکی تەبەقەی مامناوەندی مۆزەفوانەی لێ کۆبوویتەوە کە ئەم خەڵکانە ئیستیغلالی ئەم خەڵکە فەقیرانە کراوە کە پشتیان نیە و فەقیر نوچونیێن دەرێ وەبەرهێن بە کەیفی خۆی ئیستیغلالی پرۆژەکەی کردووە یعنی ئەمەش دەرخەری ئەو ڕاستیەیە کە چاودێریەکی ئاوتۆ نەبووە لەسەر ئەم پرۆژانەی کە هەیە یعنی بۆ دووبارە نەبوونەوەی ئەم بابەتانە حکومەتی هەرێمی کوردستان بەرپرسە بەڕاستی بۆ ئایندە پێویستە کۆمەڵی مەرجی تونند و تۆڵ بۆ پرۆژەکان دابنێت یعنی ئەم پرۆژانە تەنها کاریان کۆکردنەوەی داهات نەبێت تۆ ئەگەر پارەی لێ وەردەگری مەسئولیشی لە پێشکەشکردنی خزمەتگوزاری ینی ئاوەکە ئەو شێوازە خزمەتگوزاریەکان کێ پاکردنەوەی زبل و خاشاکە تۆ ئەوانەی بۆ ناکەی و پارەشی لێ وەردەگری ینی هەرجولانەوەچی هاوڵاتی بەرامبەر کۆمپانیا بە پارە بۆ بەڵام مووقیفی کۆمپانیاکەمان دوونێتی لەو ناوچوانە ئەسڵەن خۆیان بە خاوەنی ئەو خەڵکە نەزانیوە هەر خۆیان لەو شوێنە نەماون کە ئەو خەڵکە دووچاری و کارەساتە گەورە بووتەوە یعنی ئەو کاتی خزمەت ئەو پرۆژە خاوەن پرۆژەکان لەکوێ بووینە یعنی بۆیە حکومەتی هەرێمی کوردستان بەڕاستی کەم تەرخەمە بەرامبەر ئەم خاوەن پرۆژانە و ئەم وەبەرهێنانە دەبێت ئیجراعاتی توندیان لەگەر بکرێت و پێداچوونەوە بە هەموو پرۆژەکاندا بکرێت ینی بۆ نمونە ئێمە کۆمەڵی پرۆژێک گەلە گەورەمان لەناو هەولێر هەیە لە شێوازی شوقات خوا نەخواستە زیلزالێک بوومەلەرزەیەکی گەورە بێت یاخود ئاگرێکی گەورە بکەویتەوە ئایا ئامادەکاریان کردووە وەڵڵی ئینشاءڵڵا شتە ڕوونادات بەڵام دڵنیام کارە ساتێکی وا ڕوودات زیانی یەکجار زۆر دەبێت بۆ هۆکارچیانی لەبەر کوالێتیە لەبەر کەم تەرخەمیە کاک دلێر مەسەلەن لەبەر چ هۆکارێک پێت وایە ئەمە ڕوودەدات کاک زانە یەکەمیان ئەمانەی خاوەنی ئەم پرۆژانە قووەتیان گەلە زۆرە بە ئارەزوی خۆیان پرۆژەیان دروست کردووە کوالێتی نەبووە پرۆژەکان هەرچی ویستیانە بۆیان چۆتە سەرێ دەزانی لە سەردەمی ئەو فترە زێڕینێک کە ناویان لێناوە کرانەوە و وەبەرهێنان و فراوان بوونیوانە یعنی بۆ نمونە ئێستا ئەو شاری زێڕینە وەرە بابچین دۆسیە دەربینین لەوانەیە پێنجەم دەست بێەوە بەرهێنان ئێستا خەڵکێک هەبووە هەر بە هەوەنتە پرۆژەکەی وەرگتووە هەر لە شوێنەوە بە سەدان دەفتەر قازانس فرۆشتی تێوە یعنی دەستی دووەم و سێم و چارەمی کردێت تا پرۆژە لەسەر دروست کراوە هەر بە هەوەنتە ئەو زەویانە لە دراوەتەوە بەرهێنەکان مۆڵەتیان پێدراوە زەویان پێدراوە لەسەر پشتی خەڵک دروست کراوە دەزانی وەبەرهێن تەنها پارەی کۆ کردوتەوە زەویەکەی لە حکومەت وەرگتووە هاتووە پرۆژەکەی دروست کردووە قستی پیدایی لە هاوڵاتی وەرگتووە لەسەر پشتی ئەو پارەی لە هاوڵاتی وەرگتووە خانێ پرۆژەکەی دروست کردووە بە مەرحەلەی یەکەم اینجا یعنی جگە لەوەش دەستکاری دیزاینی پرۆژەکەی کردووە بەبێ ئەوەی هیچ ڕقابەیەکە بێ ئەو زەویانەی دەوروبەری قۆڕق کردووە دروستی کردووە فرۆشتوێتی مامەڵی پێکردووە یعنی خۆی بە خاوەنداریەتی تەواو زانیوە لە هیچ دنیا نەبووەوە بەرهێنێک یعنی ئەو دەسەڵاتە کولیە وەربگرێت کە تۆ زەویت دایە ئەبێ پرۆژەکە لە بەرژەوەندی هاوڵاتی بێت ناکرێ هەموو قازانجەکە بکەوێتە بەرژەوەندی وەبەرهێنەکە تۆ زەوی بدەیەوە بە پارەیەک بفرۆشیت کە پارەیەکی خەیاڵی یعنی
لە ناو هەولێر خان و هەیە تا $1,000,000 فرۆشاوە و زەویای حکوومەتە دراوەتەوە بەرهێنەکە یعنی بە $1,000,000 خانی فرۆشاوە چێ لێ مستەفید وە تەنها وەبەرهێن ئەو مەرحەلەیە فرۆشتی نا مەرحەلەی دواتریش مستەفیدە کە خاوەنداریەتی دەکات تۆ هەتا پرۆژەکەی لێ دەکڕی کرێتی ئەم خاوەن وەبەرهێنەی بە ناوی جیاجیا پارەت لێ وەردەگرێت یعنی هیچ دەسەڵاتێکیش نییە هیچ داهاتەکەشی ناگەڕێتەوە خەزێنی و وڵات کەواتە چێ لێ بەپرسا ئەو حکومەتەی حکم دەکات لێ بەپرسا ئەو کەسانی کە ئەو زەویانەی بە هەدەر داوەتە ئەو وەبەرهێنانە ئەوە لێ بەپرسێن جاوەرە بەرهێنەکە هەر کەس بێت ناکاتە مبەڕیر حکومەتی هەرێمی کوردستان لێ بەپرسێ ئێستا ئێمە لە هەولێر کۆمەڵی پرۆژەمان هەیە هەتا ئێستا 3 دەست و 4 دەستی کردیا ئەم پرۆژانە یعنی ڕاگیراون لە 2000ەکانەوە ڕاگیراون لە 2008 و 7 و 9 هەتا ئێستا ڕاگیراون خاوەنی ئەسلەکەیان دیار نییە خاوەنی پرۆژەکە هەراتوە بڕۆ خانووەک تەماشاکە لەوانەیە 4 دەستی کردی تا ئێستا بۆ نمونە دەشتی بەهەشتمان هەیە فلۆریامان هەیە هەتا ئێستا حکوومەت یاریمی کوردستان نەیتوانیوە دۆسیەی ئەم پرۆژانەیەک لای بکاتەوە بەدەیان بە سەدان بە هەزاران هاوڵاتی تێدا زەرمەند بووە دە دەفتەر 20 دەفتەری هاوڵاتی تێدا ڕۆیشتووە هەتا ئێستا ئیجرات نەکراوە یعنی دەبێت حکوومەت یاریمی کوردستان نتوانێت خاوەنی پرۆژەکان چێنە ئەو پرۆژانەی داوەتە چێ زەویەکانی داوەتە چێ دروستی کردووە پارە لە چێ وەرگیراوە یعنی شتیوا لە وڵاتە ڕوویداوە لە ماوەی ڕابردوو لە هەر وڵاتێک ڕووی دابایە حکوومەتی دەهەژاند و ئەو حکمڕانانە ڕوئیان نەدەبوو جارێکتر باوی باسی دەسەڵات و سوڵتە بکەن و یان بێن حکمڕانی وڵاتە بکەن باشە کاک لێر پێت وایە کە کەم تەرخەمێ گەورەکەەوە چاوپۆشی کراوە لە کۆمەڵێک پرۆژەوە ئەگەری ئەوە هەیە کە لە کۆمەڵێک پرۆژەی تریش مەسەلەن کارەسات و ڕووداوەکان کاریگەری دروستکەن مەسەلەن بە تایبەتی لەو زۆنەی کە بەڕێزە تێدا ئەنجومەنی پارێزگەکە پارێزگای هەولێرە ئەین پێت وایە کەم تەرخەمی گەورە هەیە و چاوپۆشیشیان لێکراوە لەو کەم تەرخەمیانە بەدڵنیاییەوە کەم تەرخەمیەکی گەلە گەورە هەیە و زەویەکانی هەولێر هەمویان فال کرا بە ناوی وەبارهێنان وانەزانی نەخشەی هەولێر زۆر بچوک بووە تەنانەت سەوزایی نەما هەولێر کە پێشتر بە زراعەت و دانەوێڵە بەناو بانک و ئێستا ئەو زەویانە هەمووی بە ناوی پرۆژەی وەبەرهێنان فلان و فیسار بردی و بە مەلاین بەدەیان $1,000,000 لێ قازانس کردو بەبێ ئەوەی یعنی 1 دینار سەرمایە خۆیان بخەنە گەر لەوە پرۆژانە یعنی دەوڵەمەندی وا عەجیب و غەریب لەو هەولێرە پەیدا بووە بە باوەڕ دەکەی فشەی بە $1,000,000 و $1,000,000 دێت یعنی دەسیتە عەقڵی چێ بەڵام لەسەر حسابی ئەو خەڵکە ئەو خەڵکە کاک دلێر بەڵام نابێت جراتێکە بێت لەسەر حسابی ئەو خەڵکە نەبێت تو کە خەڵکی ئەو هەولێرەی مەسەلەن خەڵکێک لە قوڕدا ئێستا بەڵێ بەڵێ کاک زانات زانی چۆنە برایەکەم لە هەموو دنیا وەبەرهێن دەزانی چۆنە وەبەرهێن سەرمای خۆی دەینی دەخاتە گەڕ من لەسەرەتا باسم کرد دەزانی چەندین پرۆژە لەو وڵاتە پرۆژە هاتووە وەریگرتووە بەلاش هەر کابرا بەس مۆڵەتەکەی وەرگرتووە زەویەکەی وەرگرتووە فرۆشتیەوە بە $1,000,000 3 دەست 4 دەست 5 دەستی کردیا ئاخیر دەست کە هاتیە ئەویش چۆن مەسەلەن خانووی 200 مەتری لە گوندی ئیتاڵی بە 20 دەفتەر فرۆشتێتە هاوڵاتی یعنی زەویەکەی حکومەت بی چ خانوویەک 20 دەفتەر تەکلیف دەکات دروستکردنی یعنی لە چێ دەستی عقلی چێ 20 دەفتەر تەکلیفکە یعنی لە زەویەکە هی خۆیتی بە 20 دەفتەر دەفرۆشتە هاوڵاتی یعنی یان شوێن هەیە بە $1,000,000 خانی تێدا فرۆشاوە یعنی چ خان وەک $1,000,000 تەکلیف دەکات زەویەکەشکەی خۆی نەبی لە حکومەتی وەرگتووە بە ناوی وەبەرهێنان یعنی ئەو گوندانە وەرگرین کە ئەوانەی کۆریوانە کە گوندی هەژار نشینە هەمووی 3-4 دەفتەر لە هاوڵاتی وەرگیراوە لە هەموو پرۆژەکە هیچی دەفتەرە دو دەفتەری تێنەچوە حسابی بوو مەلەرزە و لافا و ئاگرکەوتنەوە ئەوانە کراوە لەو پرۆژانی کە باسی دەکرێت مەسەلەن ئێتیمان بۆ بە ژیانی بە پاراستنی ژیانی خەڵک دراوە ئێمە تەمەنا دەکەین حساب کرابی ئینشاءڵڵا قەت ئەو کارە ساتە ڕوونادات لە وڵاتەکەمان بەڵام بە خەیاڵی خۆم بە تەوەقعی خۆم ئەو جۆرە چاوچنۆکانێک کە وەبەرهێنانە دەکەن هەوڵ دەدەن بە کەمترین کولفا بە کەمترین خەرجی لێ دەربچن و زۆرترین قازانج بکەن کە هەوڵیاندا بە کەمترین قازانج لێ دەرچن ئیدی حتمما ڕەچاوی ئەوە ناکەن من باسی هەندێک شوقەمان هەیە هەر لەو شوێنێ ئەو بوومەلەرزەی لێ ڕوویداوە باوەڕ دەکەی یعنی برادرم لە هەندێک شیەکەی نیشتە جێبوونێ گوتیەتی 15 ڕۆژە من 15 تابق بە پێ دەبرم 10 تابق بە پێ دەبرم کارەبای نییە یەکەی نیشتە جێبوون بووە کارەبای نەبێت وەڵام مۆلیدەی تێک چووە خاوڵاتی بە پێ هات چۆ بکات یان دەرێ بەیانیان ئاو نییە بەویستی خۆی ئاو دەبریتەوە یعنی ئەمە لە چی دنیا بووە چەندین جار داواکاری گەیاندووە
کەەوە بە شوقی مامۆستایان بەناوبانگە هەر لە منتیقەی پیرزین داواکاری گەیاندۆتە حکوومەتی خۆجێ هەرێمی کوردستان بەڵام تۆ دەچی ئیزراعات دەکەی ئیزراعاتەکان هیچ نەتیجەی نابێلۆ چونکە خەڵکی زۆر گەورەتر لە پشت ئەم پرۆژانەوە هەیە. بەڵێ ئەمە لە سەرەتای زستاندا ئەمە وانەیەک نەبوو بۆی هەرێمی کوردستان حکوومەتە خۆجەیەکان لە هەموو پارێزگاکانی هەرێمی کوردستان لەسەر جەم شار و شارۆچکەکان پێداچوونەیەک بە پرۆژەکان بە گەڕەکەکان بەکەم تەرخەمیەکاندا بکەن بۆ ئەوەی کارەساتی لەو شێوێ نەبیندرێ کاک لێر شتێک هەیە بەڕاستی لە کوردەواریدا مەسەلەن عادەتەن ئێمە سەیری ڕوودانی ڕووداوەکان دەکەین و قسەمان لەسەر ڕوودانی ڕووداوەکانێ قسەمان لەسەر بەرگرتن لە ڕووداوەکان نییە. مەسەلەن ئەمە زەنگێکی مەترسیداری گەورە نیە بۆی لەسەر جەمەرێمی کوردستان و بە تایبەتیش لاولێر کە بەڕێزت بۆ شوێ باسی پرۆژەکانەکەیت پێداچوونەوەیکی جددی بکرێ ئەنجومەنی پارێزگا لایەنی پەیوەندیدار بانگێش بکەوە بتوانرێ بەڕاستی پێداچوونەوەیەکی گشتی بە پرۆژەکان بە مەزراکان بە زێرابەکان بە هەموو ئەوانەدا بکرێ. بە دڵنیاییەوە یعنی کێشەی ئەساسی لە وڵاتە چیە شتەکان بە حیزبی دەکرێت بە حیزبیانە مامەڵە دەکرێت تۆ ڕووداوەکانی پەرلەمانی کوردستانت دیبینی یعنی بە منطقی زۆرینە و کەمینە مامەڵە دەکرێت هەمیشە کە زۆرینەیەک لە سوڵتەیە پێی وایە کە من پرۆژەی دەدەمێ لە بەرژەوەندی وی نییە لەوی دەدرێت بەڵام بە پێچەوانەوە ئەگەر ئەمانە جێبەجێ بکات باوەڕکە یعنی بەخۆی کورسی زیاد دەکات کێرفی جەماوەری بەرز دەبێتەوە بەڵام بۆ ناکات حتمما کاتێک کە تۆ لە سوڵتەی و دەست لە بزنس لەگەر بزنس تێکەڵ دەکەی و دەست بۆ گەندەڵی دەبەی حتمما شتێک ناکەی کە لە بەرژەوەندی خۆت بدرێت ئەوێ ئەجینا بە دڵنیاییەوە ئێمە لە ئەنجومەنی پارێزگا هەم وەک سەرۆکایەتی ئەنجومەنی پارێزگا مانجی 3 بۆ 4 ئێمە بە مەترسی ڕوودانی قەیرانی ئاومان کردووە و بە پرۆژە داومانەتە حکوومەتی خۆجێ و داماتە وەزارەتی شارەوانی کە بەم شێوازە بەردەوام بین مانجی 7 دووچاری قەیرانی کەم ئاوی دەبینەوە بەڵام کە عەدەسەکە هاتی جامەدەکاریەک نەکراوە بۆ پاکردنەوەی ئاوەڕۆکانی سنووری پارێزگای هەولێر باوەڕ دەکەیمە لە مانجی 7 سات بەڕێ سەرۆکی ئەنجومەنی پارێزگا بە یادەش داویێتە سەرۆکایەتی شارەوانی کە پێویستە تیمەکانی شارەوانی لەما کۆتایی مانجی 8 و مانجی 9 ئامادەکاری تەواو بکەن سەرجەم ئەو ئاوەڕەوانەی کە هەنا ئەو منهۆڵانەی کە هەنە پاک بکرێنەوە بۆ ئەوەی ئەگەر لە وەرزی بارانبارین لافاو ڕوونەدات بەڵام کە دەبینین ناکرێ ئیجراتەکان ناکرێ ئەوە کێشەکە لەوەدایە خۆ کێشە لە پرۆژە نیە تۆ چێ دەدوێنی لە هەرێمی کوردستان ماشەڵڵا پرۆژەی پێەیە قسەی پێەیە بەڵام بەداخەوە کە دێ سەرکردار و واقعی جێبەجێکردن جێبەجێ ناکرێت ینی نمونەیەک ئێستا ساڵانە هیچ ساڵێک نییە ئاگری گەورە لە هەولێر نەکەویتەوە هەموو هاوینان ئەمە دووبارە دەبیتەوە جا بە شۆرتی کارەبایە هەتا ئێستا یعنی حکوومەتی هەرێمی کوردستان نەهاتووە پرۆژەیەشی چاک داڕێژیت بۆ نمونە لایەنی کەم لە دروستکردنی شارە نوێیەکان سیستەمی ئاگرکوژێنەوە مەرجی ئەساسیبی لە هەموو خانووەکان هەتا ئێستاوە تەطبیق نەکراوی بۆ تەطبیقی ناکە یعنی کۆمەڵێشت هەیە لە دەستخۆتە لە بیدایەتی تۆ ئەگەر شارە کۆنەکان پێت وایە تازە دروستکراوە کۆنا ئیزراعاتت پێ لەگەڵ ناکرێت دەکرێت لە شارە نوێیەکان ئەم ئیزراعاتانە بکەیت یعنی کۆمەڵێشتی تر هەیە ناکرێ بەداخەوە ئەم حکوومەتێکی بزنسیە تەنها بیری لە کۆکردنەوەی داهاتە تەنها خیاڵی لای خۆدەوڵەمەندکردنە بۆیە کاتێکیش تۆ بیر لە بزنس بکەیەوە بەرژەوەندی هاوڵاتیت لا گرنگ نابێت و هاوڵاتی زەرمەندی یەکەمی تێدا دەردەچێت باشەکە گلێر بۆی ئەو ڕووداوانە ڕوودەدەنەوە ینی زەنجی مەترسیدار لای جەنابەت چیە یان تەوەقوعەکەی ئەگەر خوا نەکردە مەسەلەن ڕووداوی لەو شێوەیە بە ئاگر بێ بە لافاو بێ بە هەر جۆرێکی تر بێ ڕووداتەوە و پێویستە بە پەلە چی بکرێت نەوەک تەنها ئەو دوو ڕۆژەکە هەر ئەو خەڵکە ئەبینین لە ناو قڕولی تێ و عاتفێکمان بۆیان بجوڵێ و دوو ڕۆژ باسی کەین و دوایی تەواو کۆتایی پێبێ و لە بیری کەین ینی زەنگە گەورەکە مەترسیدارەکە کامێ دەزانی تۆ هەندێک شت هەیە واجبە لەسەر شانی خۆت ئەوەی دی کە کارە ساتی سروشتی لە هەموو دنیا ڕێ لێ ناگیرێ بەتەواوی بەڵام تۆ دەبێ ئامادەکاری بکەی یعنی کۆمەڵێ شت هەیە لە دەست خۆتە تا ئامادەکاری دەکەی ئێستا کاتی خۆی ئێمە زۆر باسی بەنداومان دەکرد بۆ کەم ئاوی بە ئیستیفادە بوو بۆ ئەم شێوازە بارانەش لافاوی کەم دەکردەوە دروست نەکراوە یعنی ئێستا ئەم وڵاتە ژینگەیەکی لەباری هەیە دەکرێت بەدەیان و بە سەدان بەنداو دروست بکرێت
تۆ ئەم مەترسیانە کەم دەکەیەوە لایەنی کە مەترسی لافاو کەم دەکەیەوە یعنی وە ساڵانە تیمەکانت لە ئامادە باشیدا بن لە کاتی خۆی لە پاکردنەوەی ئاوەڕۆکانی سنووری پارێزگای هەولێر و ئەو شارانەی دروست دەکرێن بەڕاستی دەبی یەکەم شت بیر لە ئاوەڕۆ بکرێتەوە چکە تۆ ناکرێ شار دروست بکەی و ئاوەڕۆی نەبێت چکە ئەگەر ئاوەڕۆی نەبی کارەساتی لەمە گەورەتریش ڕوودەداتوە کوالێتی پرۆژەکان بەڕاستی دەبی تەرکیزمان لەسەرەوە بێت ئەم پرۆژانەی دروست دەکرێن کوالێتی بن نەک پرۆژەیەک بن بۆ کاتی بن و تەنها بۆ ئەو فترە زەمەنی و دەوڵەمەند بوونی چەند کەسێک بێت یعنی ئەمانە هەمووی دەبی ڕەچاو بکرێت و بەرژەوەندی هاوڵاتی بخرێتە سەروی هەموو بەرژەوەندیەکەەوە بەرژەوەندی نیشتیمان بخرێتە سەروی بەرژەوەندی تاکەوە ناکرێت تاک لە سەروی نیشتیمانەوە بێت ئەوەی لە ڕابردوو کراوە بەداخەوە تەنها تاک فەرز کراوە ئیرادەی تاک فەرز کراوە بەسەر حکوومەت و ئیرادەی حزب فەرز کراوە بەسەر هەتاک و حکوومەت ئەمانە دەبی وەلاوە بنین هەمومان بە بیرێکی نیشتیمانی و بە بیرێکی حکومداری و حکومڕانی ئەم وڵاتە بکەین ناکرێت تەنها بە مەبدەئی زۆرینە و کەمینە گوێ لە کۆمەڵێک نوخبەی گەندەڵی سیاسی لە جیهە تەنفیزیەکان و لە جیها چاودێریەکان بگیرێت دەبێت گوێ لە کەسانی دڵسۆزیش بگیرێت و کە خۆیان بە خۆمخۆری ئەم وڵاتە دەزانن بۆ ئەوەی بتوانین دیزاینێکی جوانی ئەم وڵاتە بکەین و ئەو مەترسیانەی کە هەنە لە ئایندا بەریان لێ بگرین و نەهێڵین مەترسی گەورە بەسەر ئەم وڵاتەدا بێن چ کارە ساتە سروشتیەکانە یان هەر کارە ساتێکی ترە. بەڵێ دوای سەرنجی کاک دلێر دوای سەرنجت کاک دلێر دوام پەیامەت بەڵێ دوایین پەیامەوەیە هیوادارم ئەو هاوڵاتیانە لایەنی کەم قەرەبوو بکرێنەوە ئەوانەی ئەم چووکە وەکو لە سەرتاش باسم کرد هەمووی هاوڵاتی هەژار و چینی مامناوەندن لەو ناوچانە و کەم دەرامەتن وە ئەگەر هەر لە ڤیددیۆکان و لە قسەکانی خۆشیان دیار بوو سەرنجیان بدەینێ ئەمانە هەمووی ڕەنجی چەندین ساڵەیانە کە هەیان بووە ماڵەکانیان هەمووی بە هەدەر ڕۆوی بۆ ئەوەی ئەم حکوومەتەش هەموو ئەو هاوڵاتیانە لە ژێر چەتری بە حکوومەتی خۆیان بزانن بە ئاسوودەیی بڕوانە هەنگاوەکانی ئەم حکوومەتە هەنگاوی یەکەمیان قەرەبووکردنەوەی ئەم هاوڵاتیانە و ئیزراعاتکردنە لەگەڵ هەموو ئەو کەسانەی کە کەم تەرخەم بوو نەجا لە مەوقعی حکومی بن و یان لە مەوقعی وەبەرهێنان بن. بەڵێ زۆر سپاس بۆ بەڕێز دلێر حوسێن ئەندامی ئەنجومەنی پارێزگای هەولێر کە بەڕێزیان لە شاری هەولێرەوە لەگەڵمان بوون. بە هیوایەوەین کە سەرجەم لایەنە پەیوەندیدارەکان ئەم بابەتانە بە هەندوو وەربگرن و بتواندرێت لەسەر جەمەرێمی کوردستان ڕێکاری ورد و تایبەت بگیرێتە بەر بۆەوەی لانیکەم ئەم کەم تەرخەمیانەی کە هەیە هاوڵاتی هەژار و کەم دەرامەت تێیدا زەرمەند نەبێت دوایش بیان خینی سەر شاشەی تەلەڤیزۆنەکان و سۆشیال میدیا و بە ناوی بەزەیە و سەیریانکەی پێویستە پێشتر هەم حکوومەت و هەم بەوردی چاودێری ئەم حاڵەت و کارەسات و ڕووداوانە بکرێت لەگەڵ هاوکارانم پانۆڕامامان پێشکەشکردن بە هیوای ساغ و سەلامەتی بۆ مولایەک ئەمانەتی خوای گەورە بن.